ئوستاز بەخێر هاتن زۆر مەمنون سوپاس دەکەین. سەدیان 150 150 ئەو دیتیان دەزانن ناوەڵە نەمانی وەڵڵە ئەدیلۆ زۆرەکەی دەرێ دایم زۆر باشتر باشە تاڤق یەکیان دوو دوو یاڵ بابچینە سەرێ وەرە تاڤق دوو 30 سانیەتان هەیە لە ماوەی 30 سانیە لۆ هەیەتە 150,000 شتی هەڵ بووە سەر و 150,000 هەموو شتەکان ڕەفز دەبتەوە یەک هەدیەتان نامینێ رازین سێ دوو یەک دەست پێ بکە ئاگدارم 29 سانیە 28 سانیە چه هەڵدەگری هەڵگرە بەڵام ئاگدار بە باش ئەو تۆفەچی هەڵگرت 20 سانیە یەڵە ئاگدار 19 سانیە وەختان زۆر کەمە ها ئاگدار بن 15 سانیە چاردە کورە هەڵگرن کورە بەلاشە یاری ئاگرین لودۆ ئونۆ کورە 8 سانیە 7 سانیە 6 سانیە بەدوان هەرگرن 4 سانیە 3 2 1 کاکە بابچینە خوار ئەو جەبا بزانین شتەکانمان بای چەندی بوون گێسووەک گێس گەیم ئەو بۆرد گەیمە باشە تۆپەک ئەو تۆپە بای چەندی ئەو تۆپە سامان 25 یان 35 زارە لەگەڵ کیوبەچی دوی ئەو بڕاندە مۆیو بەچەندە یەڵە دێ عەزەلە هەمووی کردێت چەند هیچتا هەر نەگرت کم بوو خەمەتە ماعنە بینان گوتمان درتان گەلێک باشە باش بدون نەفرە دەبێت هەموو ئەوەندە کردێت چەند شێت ئەنگوو 150 کەشتان هەڵبژار بەڵام ئەوەش هەدیەی مەیە نوێترین یاری ئاری گەیمینگ بە ناوی پێم بڵەیە یاریەکی خۆش عائیلی زگورتی گەنج منداڵ گەورە هەموو تەمەنێک دەیکە ئەوەش لەسەری زیاد دەکەین ئەوەش هەدیەی مەیە ئیدی زۆر بەخێراتن لە بۆ ئاری گەیمینگ خۆشەویستن بەخێر